گەرماکەی گەرمەسێر پریشکی بەرهاوینە هەوارەکانی ئەو سنوورەش کەوتووە، بەڵام هێشتا هەر هەوارگەیەکن بۆ حەوانەوە. ئەمە هەمووی گۆشتی جەژنی قوربانە، خوای گەورە قبوڵی کاو. ئەو گەشتیارانەی بۆ ساتێک حەوانەوە ڕوویان لە هاوینە هەوارەکان کردووە باس لەوە دەکەن گەرمای ئەم ساڵ تەواو ماندووی کردوون. ئەگەر بێت و بیانەوێت کاتێکی خۆش و دوور لە جەنجاڵەکانی ژیان بەسەر بەرن، ناچارن لە درەنگانێکی ڕۆژ سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن و تا درەنگانێکی شەو بمێننەوە. ناوچەی گەشتیاری سەرتەک لە بناری زنجیرە چیاکانی بەمۆ یەکێکە لەو هاوینە هەوارانی سنووری ئیدارەی گەرمیان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و خوار و عێراق سەردانی دەکەن. بەڕاستی گەرماکەی گەرمیان کاری لە سەرتەکیش کردووە و بۆیە خەڵکی ئێواران دێ سەردانی ئەم ناوچە گەشتیارانە کات و بەشەو ئەمێنێتەوە و کاتێکی خۆش بەسەرە بالێرە. وەڵا هاتوین لەگەڵ برادرانە کاتێکی خۆش بەسەر بەرین و خۆمان پێ نەکەینەوە سەیری ئەم کەشوە جوانە بکەین. و ناوم سەروەرە لە کەلارەوە هاتوون، دانیشتوی شاری کەلارین. لەگەڵ ئەم هاوڕێیانەمان هاتوین بۆی کاتێکی خۆش بەسەر بووین. یعنی بەڕاستی گەرما کارێکی کردووە، یعنی پێویستەکە بڕۆینە دەرەوە، یعنی پێویستی باوایەکی فێنەکە، یعنی بڕۆی لەولا بمێت هەرە تاوێتەوە لەو ماڵەوە. هاتین بۆ سەیرانگای سەرتەک، یعنی بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و کەشێکی ئارام لەگەڵ و برادرانە هەم هەنێ برادرە لە یعنی ماوەیەکی زۆرێکمان نەبینەوە لێرە کۆش بوونەتەوە، یعنی کاتێکی خۆش بەسەرەوەین. هاوشێوەی گەشتیاران خاوەن پرۆژە و باخە گەشتیاریەکانی سەرتەک جەخت لە کەمی هاتنی گەشتیا بۆ ناوچەکەیان دەکەنەوە، هۆکارەکەشی بۆ بەرزبوونەوەی ڕادەبەدەری پلەکانی گەرما و قەیرانی دارایی دەگەڕێننەوە. بۆەوەی گەشتیاران و لە بۆن و جەژنەکانە جەژنی ڕابردوو باشتر بوو، بەوەی وەیە سەپلەکانی گەرما زیاتر بەرز بووتەوە. جەژنی ڕابردوو گەشتیار زۆر هات، بەڵام ئێستا عادەتەن وەکو جاران نەماوە، خەڵکانیان دوای عەسرێن شەوە مێننەوە تا درەنگێکەیە تا بەیانیە مێنێتەوە دواترە ڕوا بەیانیان زوو نایەن. لە ماوەی چەند ڕۆژی پێشوو جەژندا دەیان هەزار گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکانی هەرێم کردووە. لە کاتێکدا وەزارەتی ناوخۆبەر لە جەژنی چەندین بڕیاری دژی دروستبوونی قەرەباڵغی لە ناو مزگەوتەکان و کۆبوونەوە ئاینی و کۆمەڵایەتیەکان دەرکردو و سزای بۆ دانان. کەچی سەبارەت بە ناوچە گەشتیاریەکان و هاتنی ئەو هەموو گەشتیارە کە سەرچاوەیەکی دیاری دروستبوونی قەرەباڵغی و تەشەنە سەندنی کۆرۆنایە هیچ بڕیار و سزایەکی دەرنەکردووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری سەرتەکی بەمۆ.